سڵاو ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی خۆشەویستی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی دیکە لە بەرنامەی بەشدارانی شۆڕشی ژینە دەدوێن بە میوانێکی دیکەوە. لە بەرنامەی ئەم هەفتەدا میوانداری زۆر بەڕێز کاک سینا جەلالی بەشدار بووی شۆڕشی ژینە کە پێم باش بوو لەم بەرنمەیە وەکو بەشدارێکە لە شۆڕشی ژینادا دەور و نەخشی بووە بەشداری بەم لەم بەرنمەیە و قسە و باسێ بکەین. کاک سینام کاتت باش، سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. سلااوڕێز سەرەتا سلااوڕێز و حرمەتم هەیە بۆ سەرجەم شەیدان و ڕێگای ئازادی و بە تایبەت شەیدانی شۆڕشی ژنجیان ئازادی و سەری ڕێز و نەوازش دادنم بۆ دایکانی شۆڕش و تەواوی زیندانیانی سیاسی. زۆر سپاس بۆ جەنابیشت کە منت بانگەش کرد. زۆر سپاس کاک سینا. پێم باشە خۆتان بە بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بناسێن. سینا جەلالی خەڵکی کوێ و لە شۆڕشی ژینادا چه دەور و نەخشێکی بووە؟ حتما بچاوان. ئەمن سینا جەلالی خەڵکی شاری بۆکانم، کەسێک بووم کە بەپێی ئەرکی سەرشان پێویستم زانی لە دەستپێکی ئەم شۆڕشەوە لە شەقامەکان بەشدار بووم و پێم وایە بوو بە شانازیەک لەسەر شانم. بەڵێ کاک سینا، ئێوە لە ڕاپەڕینی شۆڕشگەرانەی ژینادا هەروەکو ئاماژەم پێکرد لیدرێکی خیابانی بوون. بە بۆچوونی ئێوە هۆکاری ئەوەی کە ئەو ڕاپەڕینە ئاوا بەربڵاو بوو و زۆربەی شارەکانی ئێران و کوردستانی گرتەوە چی بوو؟ ئەم بابەتە پێم خۆشە ئاوا دەستی پێ بکەم کە چۆن بوو ئەم شۆڕشە دەستی پێکرد. بە بڕوای من ئەم شۆڕشە تێکەڵاوێک لە مشکلاتی کۆمەڵایەتی و مشکلاتی ئابووری ئەم کۆمەلگایە بوو، یعنی هەمان مشکلاتی ئیجتیماعی و ئیقتصادی ئەم جامعەیە. و پێم وایە ئەم دوو مشکلە، ئەم دوو گرفتەکە پێم وایە هەمومان بە تایبەت ڕۆژانە ئەم مەسئلەیە دەبینین دەستی خستە ناو دەستی یەک و ئەم شۆڕشەی دەست پێ کرد. سەبارەت بە مەسایلی اقتصادی بەڕاستی وەکو خۆم شارەزای بواری اقتصادی تایبەت نیم، بەڵام پێم وانییە سەبارەت بە جوغرافیای ئێران ئێمە لازم بێ کە مشکلاتەکە حتمما لە ڕوانگایەکی زۆر تایبەتەوە بۆی بچین. بەڕاستی ئێمە ڕۆژانە بە وەزعیەتی خەڵک، مەسئلەی کۆڵبەر، مەسئلەی ئەو تەوەڕمە، ئەو وەزعیەتی دۆلار و وەزعیەتی مەعیشەتی خەڵک پێم وایە ئێمە ڕۆژانە لەگەڵ خەڵکی ناوخۆ قسە بکەین متەوەجێ ئەو مەسئلەیە دەبین. و مەسئلەی ئیجتیماعیەکەش بەڕاستی دەگەڕێتەوە سەر ئەو زوڵمەی کە کۆماری ئیسلامی بەڕاستی دەیەوێت ئەم ڕژیمە دەیەوێت بە سیاسەتێکی ئەسری حەجەرەوە بە هیوایە ئەم کۆمەلگایە بەرەو پێش بەرێ کە بە دڵنیاییەوە هەتا ئێستاش نەیتوانیوە بە ڕێکوپێکی بەرێتە پێش و لە دوای ئەوەشەوە بە دڵنیاییەوە ناتوانێت ئیدامەی بدا بەڕاستی، چونکە ئەم پرۆسەیە کە ئەم ڕژیمە دەستی پێکردووە بەتایبەت لە 45 ساڵی پێشوودا بەڕاستی ڕەسمەن خەریکە زوڵم لە 50% جامعە دەکا کە دەبێتە مەسئلەی ژن، کە هەرچەند کە ئەمن نامەوێت ئێرە ئەو قسەی من ئاوا بەرداشت بێکە ئەم شۆڕشە بە تایبەت شۆڕشێک بووە بۆ حجاب. نا، ئەسڵەن ئەوە نەبووە، بە تایبەت لە کوردستان کە بە دڵنیاییەوە ئەوە نەبووە، چونکە ئێمەی کورد هەموو کاتێکی داعای ئەوە دەکەین و بەڕاستی ژوایە کە ئەم ئینقلابی جمهوری ئیسلامی ئێران هیچ کاتێک لە کوردستان سەری نەگرتووە، بۆیە ئێمە هیچ کاتێک بە دڵی ئەم سیستەمە نەبووین. بەتایبەت مەسئلەی حجاب ئێمەی کورد حجابی خۆمان بۆ خۆمان پەسەندمان کردو، هەر ئەوە بۆیە ئێمە نامەوێت ئەو قسەیەم وەکو ببێتە ئەوەی کە بڵێن مەسئلەکە مەسئلەی ئەسلی حجابە. نا، ئەسڵەن وانییە، بەڵام هەر ئەوەی کە ئەو خەت و مەشەی کە جمهوری ئیسلامی ئێران بۆ ژنانی ئەم جوغرافیاییدا دەڕێژێ و
حتا ئەدی بۆ سەرەتایی شتی ژیان کە پوششە بەحسی لیواز لەبەرکردنە ئەو تەسمیمی بۆ دەگرێ لێرەوە دەتوانین تەواوی پرۆسەکە بخێنینەوە کە چه زوڵمێک چه زوڵم و زۆرێک لەسەر جامعی ژندا هەیە. بۆیە بەڕاستی ئەوە یەکێک لە خاڵەکانە. دوای ئەویش دەتوانین بە زۆر مەسئلە بەڵێ کاکسینا پێم خۆشە لێرە پرسیارێ بکەم باسی بابەتی ژنانتان کردوتان حجاب بابەتی ئەسڵی ئەم شۆڕشە نەبووە ئەمە بەشێک بووە حجاب بەشێک بۆ لەو شۆڕشە کە ویست و داخوازی ژنان بووە ئەو ڕۆڵە و ئەو پێشەنگایەتی ژنان کە لە شۆڕشی ژینا بوو زۆر بەرچاو بوو وە شتێکی بێوێنە بوو ئێوە ئەوە چۆن هەڵدەسەنگێنن؟ ئەوەش هەردەگەڕێمەوە ئەلان لە درێژەی قسەکەمدا هەردەگەڕێمەوە سەر ئەوە. ئێمە مەسئلەی ژن بەڕاستی لە کوردستان پێم وایە مێژوویەکی زۆر تایبەت و پڕ نەخشی هەیە. بە تایبەت ئێمەگەر مێژووی ژنانی کوردستان بخێنینەوە، ژنانی کوردستان 40 ساڵ لەوە پێش بۆ یەکەم جار لە نێو حیزبەکانی ڕۆژهەڵاتدا چەکدار بوونەتەوە و من پێم وایە ئەو مێژووە ئەو ئازایەتی ژنانی کوردستان پێم وایە تەکسیری کردووە و واردی تەواوی جوغرافیای ئێران بووە. ئەمن پێم وایە کە ئێمە وەکو مێژووی کوردستان دەتوانین لە زۆر خاڵدا بەحسی ئەوە بکەین کە چۆن بوو کە مەسئلەی ژن لە کوردستان چۆنە، مەسئلەی ژن لە ئێران چۆنە و ئەوە قسە زۆر هەڵدەگرێت. بەڵام ئەوەی کە بە دڵنیاییەوە ژنانی کوردستان تەئسیرێکی زۆر موسبەتیان لەسەر ئەم شۆڕشە بووە کە هەرو جۆری کە دەشزانن ئەم شۆڕشە لە کوردستانەوە دەستی پێ کردووە و پێشەنگی ئەوەڵیەی ژنانی کوردستان بوون و لە دوایشدا ژنانی تەواوی ئەم جوغرافیایی کە لە ئێستادا نێوی ئێرانە. بەڵای کاکسینا ئەم ڕاپەڕینە شۆڕژگێرانەیە کە ساڵی 1401 دوای کوژرانی ژینا ئەمینی دەستی پێکرد و لە کوردستانەوە هەروەکو ئاماژێکی پێکرا چەخماخەکەی لێدرا، پێتان وایە چە گۆڕانکاریەکی بنەڕەتی هەم لەسەر کۆمەڵگای ئێران بە تەواوەتی و هەم کوردستان بە تایبەتی دروست کردەوە؟ زۆر کەس پێی وایە کە لە ئێستادا ئەو شۆڕشە شکستی خواردووە یا بە بومبەست گەشتووە، بەڵام من پێم هیچ کاتێک وام بیر لێ نەکردوتەوە کە ئەم شۆڕشە شکستی خواردووە یا بە بومبەست گەشتووە، چونکە ئەم کۆمەلگایە هیچ کاتێک ناگەڕێتەوە پێش شۆڕشی ژنجیان ئازادی و خەڵکی ئەم جوغرافیایە لە نەزەر زێهنیەوە واردی بوعدێکی کە لە شۆڕش و لە خەبات بوون. بۆیە حتا بەشێک لەو شۆڕشە ئەگەر ئێمە بین لە بواری معنەوی و ڕەوانشناسیەوە چاوی لێ بکەین، خەڵک بۆ یەک تەکان نیش بێ بیریان لە خۆیان کردەوە و من ئێستا زۆر دڵم ڕوونە، چونکە کاتێکی کە لەگەڵ خەڵکانێکی کە لە ئێستادا لەو جوغرافیایەدا ژیان دەکەن قسە دەکەی وەکو گوزەشتە نین و من لە بیرمە 10 ساڵ لەوە پێش لە هەر کۆڕ و کۆبوونەوەیەکدا بەحسێکی سیاسی دەکرد، خەڵکانێک دەیان کوت کە ئێمە سیاسی نین و بەحسی سیاسیش ناکەین، وەلی ئێستاکە ئەسڵەن ئەوە نییە و ئەو بیر و باوەڕە ئەم ڕێگا و ڕێبازە ئەم تەفەکورانە لە هەموو کۆڕ و کۆبوونەوەکاندا بەحسی لێ دەکردرێ و خەڵکیش بە تایبەت مشتاقین، چونکە ئەمن پێم وایە هیچ کاتێک تازە ناگەڕینەوە پێش شۆڕشی ژنجیان ئازادی و مێژوویەکی تازە دەنووسینەوە بۆ بە دڵنیاییشەوە و مێژووە بە ئامانج دەگات. مەبەستانەوەیە شۆڕشی ژینا شۆڕشێکی فکری لە کۆمەڵگادا دروست کردووە؟ بە دڵنیاییەوە پێم وایە، هەرچەند کە ئێستاش کار هەر ماوە، ینی ئەفرادی مەدەنی، فعالە سیاسیەکان، حیزبە ڕۆژهەڵاتیەکان پێم وایە ئەرکێکیان لەسەر شانە کە زیاتر و زیاتر خەڵک هەرچەند کە ساڵیانی ساڵە بە پێی خەباتی مەدەنیەکی کە کراوە زۆر مەسائل لە نێو خەڵکدا ڕووبووتەوە بە تایبەت لە کوردستان، بەڵام ئێمە دەبێت ئەو شتێک کە لە نێو کوردستاندایە زیاتر و زیاتر بتوانین بیخێنە نێو کۆمەلگای
ئەو جغرافیایی کە نێوی ئێرانە چونکە بە دڵنیاییەوە ئێمە دەزانین ئەوەی کە تەئسیری مثبەت حیزبە ڕۆژهەڵاتیەکان لەسەر کوردستان بوویەتی بەڕاستی جغرافیای ئێران وەکو ئەوەی نەدیتووە و بۆیە ئێمە دەبینین کە زۆر جار ئەوەی کە لە مەهاباد دەکردرێ ئەوەی کە لە جوانڕۆ دەکردرێ ئەوەی کە لە سنە دەکردرێ بەڕاستی لە هیچ یەک لە شارەکانی کە ناکردرێ و ئەوە بەپێی ئەم مێژوویە کە کوردستان لەگەڵ حیزبەکانی بوویەتی. بەڵێ کاک سینا ئێوە بەهۆی گوشارەکانی کۆماری ئیسلامی ناچار بوون ئێران بەجێ بێڵن و ئێستا ڕوتان کردوە دەرەوەی وڵات لە ئەڵمان دەژین. لە ماوەی ڕابردوودا ئەنجومەنی بریندارانی شۆڕشی ژینا لە ئەڵمان پێک هاتووە و خەریکی کار و چالاکیەکانی خۆیانن و ئێوە ژێک لەو کەسانە کە لەو ئەنجومەنەدا بەشدارن. تا ئێستا چۆن کارەکانتانی بەڕێوە بردووە و ئەنجومەنە تا ئێستا چەندە توانیوە کاری بەرەو پێشبردن و بەرەو باشبوونی بردوێتە پێش؟ ئێمە سەرەتا ئەگەر تەوزیحێک بدەم سەبارەت بە ئەنجومەنەکە ئێمە بۆ دەستپێکی سازکردنی ئەو ئەنجومەنە بەڕاستی لەگەڵ هاوڕایانی ئێرەمان کە ئەوانیش هەموو تەک بە تەک برینداران و ئەفرادێک بوون کە لەم شۆڕشەدا بەشدار بوون و ئێستا تقریباً 20 تا 30 کەسێک دەبین و هەمومان لە ئەڵمان ژیان دەکەین. ئێمە بۆ دەستپێکەکەی ئاوامان بیر لێکردەوە خەریب و ڕسانەکان هەندێک جار شاید بڵم زۆر جاریش سوءاستیفادەیان لە زۆر موقعیت دەکرد و ئێمە لە ئەوایل لەبەر ئەوە دەستمان پێکرد کە ئێمە بتوانین پێکەوە کۆبینەوە بە هاوفکریەک و کارێک بکەین کە بە نەفعی ئەم شۆڕشە بێ و بە نەفعی خەڵکی ئەم جوغرافیایە بێ بەڕاستی نەک ئەوەی کە سوءاستیفادەی چونکە واقعیت ئەوەیە کە هێندێک لە هاوڕایان جوانن و ڕسانەکان دەیانویست سوءاستیفادەی هێندێک لە ڕسانەکان دەیانویست سوءاستیفادەیەک لەوان بکەن و شۆڕشەکە بەلاڕێدا برن هەرچەند کە ئەمن لێرەشدا پێم خۆشە ئەوە بڵێم کە بەڕاستی ئەم شۆڕشە زۆر سەرکەوتوو بوو و زۆر سەرکەوتوو تریش دەبوو بەڵام ناسیۆنالیزمی فاشیستی هەم بەتایبەت فارس بەڵام بەشێکیش لە بینی کوردەکاندا ئەم شۆڕشەیان بەڕاستی بەلاڕێدا برد هەر بۆیە ئێمە دەستپێکی ئەنجومەندا ئێمە ویستمان کە کۆبوونەوەیەکمان بێ و بە هاوفکریەک کارێک بکەین کە بە نەفعی شۆڕشەکە بێ و ئێستاش بە شانازیەوە چەندین ئاکسیۆنی زۆر ڕێکوپێکمان لە ئەڵمان بەڕێوە بردووە و بەردەوامی لە کارەکانماندا هاوڕیانمان دەیان هەوێ لەگەڵ کومیتەی حەقیقەتیاب و لەگەڵ سازمانە جیهانیەکان قسە بکەن و بەحث لە جنایەتێک بکەن کە جمهوری ئیسلامی ئێران کردوێتی. بەڵێ کاک سینا زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەم بەرنامەیە من پرسیارێکم نەماوە ئەگەر خۆتان پێت وایە کە شتێک هەیە کە من پرسیارم نەکڕۆ یام ئێوە لە بیرتان چوە ئاماژێ پێ بکەن لە کۆتاییدا بفەرمون. نەخێر زۆر سپاس بۆ جەنابتان و زۆر سپاس بۆی کە ئەمنتان بە میوانداری قبول کرد. زۆر سپاس زۆر سپاس. جارێکی تر سپاس بۆ کاک سینا جەلالی لە بەشداربووانی شۆڕشی ژینا کە لەم بەرنامەیە بەشدار بوو. هیوازارمان بەرنامەیە جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێ هەتا بەرنامەیەکی تر و میوانێکی تر کە لەم بەرنامەیە بەشداریەدەم هەر بژین بە شادی و بەختەوەری.